دەستخوشیە پرۆژە هەم جوانیە کە خۆ تایبەت هەیە هەم ژینگە پارێزیەژی یعنی هوەر و ژینگە پارێزی هەردوو پێی بێتە تێکلکردن حتمما دێ قازانجاوی هەبە هوشیارکردنەکە زیاتر ji بووی وڵاتیان دێ هەبە ji بووی ژینگە پارێزیە هەر تشتێکی ئەمژی خلاص بینیە لە پاڤین زیاتر vê mijarê bi hezkîn gel Solên Sedî ژینگە پارێز Solên xan zor bixêr bî çûn bû dest bi projeyê kirt ew fikrê bû hat hel leber xîndineket bû yanî ji pêştirî ji her سەرەتا هەموو هونەرێک حەز و خولیای دەوێتن یاخود بەهرە تێدا هەبیتن و هەروە ئەکادیمی بی من خۆم حەز و خولیام هەبوو لە بۆ ئەو کارەوە بەهرەکەشم تێدا بەڵام ئەکادیمی نەبووم وەک ئەکادیمی هونەرە جوانەکان بم بۆیە هەستام تێکەڵم کرد بە حەز و خولیاکە و بەهرەکەم تێکەڵ کرد بە ئەکادیمی خۆم ئەیژر ساکلین بوو یعنی مەبەستی ئەو پرۆژێ بە تایبەت یعنی خاڵی سەرەتا ڕیسایکلینە هەدەفم لەو ئەوەیە کە پاژماوەکەم بکرێتەوە چکە ئەمە بە شێوەیەکی نادروست مامەڵە لەگەڵ پاژماوەکان دەکەین و وە ژینگەیەکی تەندروست بەجی بێنن بۆ نەوەکانمان کە شانازی بە ژینگە دۆستی ئێمەوە بکەن باجی کەم تەرخەمیمە نەدەن لە پیسکردنی ژینگە یعنی نەک لە بوو ئەوەی ئێستا بوونەوەی داهاتوو بۆنەوەی داهاتوو لە بۆ ئێستا ئەوەندە مشکلە نەبی لە بوونەوەی داهاتوو ڕەنگە مشکل بەڵێ لە بوونەوەی داهاتوو زیاتر چ شتێک بەکاردێنی لە پرۆژەکانت لە پرۆژەکانم زیاتر پلاستیک بەکاردێنم شوشە و ڕۆژنامە یەکەم باسی پلاستیک کرد بوو بەڵێ بوو پلاستیک یەکەمت باس کرد زیانەکانی زۆرترە لەوانی شوشە زیان زیاتر چکە 400 ساڵی دەوێت تاوکشتی دەبتەوە دووبارە دەگەڕێتەوە بۆ سروش 400 ساڵ بڵێ ئەی پلاستیک پلاستیک کەمتری دەوێتن شیبوونەوەکەی تقریبا 100 ئەوها بەڵێ ئاسانە ئەو شتانە دروستکردن مەسەنەن ها بەخۆی پاشماوەی یعنی گلێش کارێکی وردا دەبی بە وردی لەگەڵی بیماوەیەکی زۆری دەوێتن ئەجا فرۆشتن و شت هەیە یان بەس هەر بۆ جوانی لە ماڵی دروست دەکەی بۆ ئەوەی فڕێ نەدرێ بەخۆم لە بەرنامەمدا کە ئەو بکەم بە لە هەنگاوێکی بچووکەوە بە هەنگاو بنێم بۆ هەنگاوێکی گەورە ئەویشکردنەوەی پرۆژەی گەورە بێتن و کەسانی تریش سوود لەم پرۆژە ببینن ینی پارەشی پێ دێوەنی بەڵێ جوانە وەک بژێوی ژیان بەکاری بینم هەیە مەسەلەن برادرت هاتبتە ماڵی گوتوبیان ئەو شتار جوانانە چێ لە چێ کڕیتت بەڵێ زۆر پێیان جوان بووە حەزیشیان کردە کە بیان فرۆشن بە سەتی ئێستا نەمفرۆشتیان دەست پێ بکە قازانز دەکەی دەست پێ بکە بفرۆشە باشترە پرۆژەی داهاتوو چییە؟ پرۆژەی داهاتوم ئەوەیە کە تابلۆیەک دروست بکەم کە ژینگە پارێزیی تێدا بێتن و ئەیش بەکارهێنانی پاژماوەکان بێجات شوشەبی پلاستیک بێ ئەگەر پاڵپشتێکی مادی و معنەویم هەبێت ئەوەی زانستیان خوێندێت نازانم ساڵی چەند دەرچووی بەڵام ئەوەی لە خوێندن لە زانست لە کوردستان باسکەم ژینگە پارێزی پێشتر باشتر بووە یان ئێستا باشترە؟ وڵی لە هەندێک پێشتر باشتر بووە هۆشیاریەکە ئێستا باشترە بەڵام لە هەندێک شتیش پێشتر باشتر بووە پێشکەوتنەوەی ئێستا لێ ئێستا هەیە کە دەبێت تۆی پیسبوونی ژینگە ئەو کات نەبووە ئەو کات یعنی بەس ئەو پێشکەوتنە وەی لێ کردێ ئەو پێشکەوتنە هەر چەندە پێشکەوتن زیاتر بی تەکنەلۆژیا باشتر ببارە و پێش بچیتن ژینگە زیاتر پیس دەبی بەڵێ بە تایبەت لە ڕووی مادەی پلاستیکی ئەوانە کە فڕێ بەڵێ کە فڕێ دەدرێتن یان کەرستەی سەفەری کە ئێستا داخل بوونە زۆر بووە خۆت بەتەنی لەو پرۆژانە مەسەڵەن کە دەست پێ دەکەی و دروست دەکەی و ژینگە پارێزی دەکەی بەڵێ بەتەنێمە ئەشیاکان کۆ دەکەمەوە و بەکاری دێنمەوە هەموو شتێک لە ناو ماڵی فڕێ نادرێ زۆربەی ئەشیاکان فڕێ نادەم هەتە دەبێ فاس و ئۆشتانەش هەمووی بەکاردێنمەوە ئەوەی کە وێنەکە دروستکە شوشەی نۆتێلایە نوتێلایەکەم بەکارهێنایە و ئەویت کەشم شوێنی مۆمەکە چیان لە هەمووی زەحمەتترە دروستکردنی یعنی لە شتێکی فڕێدرا و شتێکی جوان دروستکەی ڕۆژنامە زۆر قورسە کارەکەی زۆر وردە ڕۆژنامە چی پێ دروست کردووە نازانم ڕۆژنامە لە وێنەکاندا نییە بە شوێنی قەڵەم پێ دروست کردیا خانوم پێ دروست کردیا ئەو شتانم زۆر پێ دروست کردیا بەس وردە کارێکی زۆر وردە بەس یعنی شتی جوانکاری ناوماڵی پێ دروست دەکریان شتی دیکەش لە شتی دیکەش پێ دروستکەمە سەرەن دەبەی فاسی هەستامەد بێچەم پێ دروست کردیا چی؟ بێچە بێچە چیە ئەوەی ئەمە نازانی بەبارین بێچە چیە جەماعەت ئەوەی زبڵ شتی تێدا خاکەن مەڕبێلکەم بژنی مەڕبێل نازانم گوت بژنی مەڕبێلک یا بچیک ما گەلک مەڕبێلکێت گەلمەهی بەس ئەو مەڕبێلکە چ شتێکی دی هەیە شوشەی جێ فلسەی دیدان و معجون
هەر شتێک کە تایبەت مەسەن بۆ ئەوە دەبی بپسیمەوە لێ کردیا بەڵێ شوێنی فلسە و معجونی زیدان ماڵێ مەسەن کردیتمە مەرکانەیان مەرکانم لێ بەکارهێنا سەرەتا کە دەست بەو پرۆژانەکە مەسەن شت فڕێ نەدەی و هەر لە چواردەوەرت کۆکێەوە شتێەوە پێ دروستکەی ماڵی گلەیان نەبوو چ دەکەی هەموو زبە فڕێدەوە هەموو ئێستاش گلەیان هەیە چکە زۆر مارەکە پەرتەوازە دەکەم هەوان زۆر گلەیە شتم لێ دەکەم وڵا ئەو مشکلێ دەبی هەلە چیلۆی ببینیەوە بەس جۆرەی تایبەتمەیە کە شیاکانم لێدانایە ئەگەر وان جیاوازە بەڵێ شتێکی دیکەش هەیە نازانم بە تەمای ئەوەش بکەیان نە فێرکاری دروستکردنی ئەو شتانە چکە زاری وایە لە سوشال میدیا شتی وامان دێتە پێش مەسەرەن کەسێک هەیە شتانە دروست لە بەرنامە نەمکردیە بەس بەنامە فکرەی وام هەیە کە لە مەسەنە قوتابخانەکان دەست پێ بکەین ئەو قوتابیانی کە بەهریان تێدا هەیە بتوان فێریان بکەین و ئەوانش دووبارە هەم ئەم کارە بکەنەوە خزمەتێک بە ژینگە بکەین با ئەو جارە خەڵکیش هاوکار بن مەسەرەن شت هەیە تایبەت بی پێویستیت پێبی خەڵکیش بینی بوو ئەمە نازانم ناڵێم زبل و خاشاکرد بۆ بین بەس شتێکی تایبەت بی ئەگەر خەڵک مەسەلەن بەکارهێنانیت بەڵێ شوشە زۆر لەگەت جەریدەشم زۆر جەکە جەماعەت جەریدە و شوشەی بوو بنێرن هەر کەس هەر برادێک کە سۆلین خان بیناسی با بووی بینی مەسەلەن چێ پشتگیری دەکات لە هەمووی زیاتر پاڵپشتە لەو بەڵێ سوپاسی دەستی ژینگە دەکەم کە ئەو پێشانگەیان لۆ کردمەوە و خانەوادەکەم بە تایبەتی داکم باوکم زۆر پشتگیریم دەکەن و هەروە خزم و دۆستانش زۆر هاوکار من لە ناو خەڵک هۆشیاربوونی ژینگە پارێزی ئەوانەی چواردەورتن هەست پێ دەکەی باشترە ئێستا یان ما چکە پێشتر هەبوو مەسان خەڵک لە ناو ئۆتۆمبیل شتی فڕێتدا نازانم ئەو شتانە کەم بوویتەوە هەست پێ دەکەی گۆڕانکاری هەبووە ئێستا بەڵێ گۆڕانکاری هەبووە هیواداریشم لە داهاتوو زیاتر بێتن ئەمە جیلەک بووین درەنگ ئاشنای ژینگە بووین ئیشاڵە نەوەکان ماوان نابن زیاتر لەمە ئاشناتر دەبن خان ئەگەر ئێستا حکوومەت بە تایبەتی دەستەی ژینگە ئەوانە پشتنیار بکەن پرۆژەیەکمان بدێ بۆ زیاتر پاراستنی ژینگەیان ژینگە پارێزی پشتنیاری چ دەکەی پێشنیاری دامەزراندنی کۆمپانیایکی ڕسایکلینی ئەلکترۆنی دەکەم چکە مادەیەکی زۆر مەترسیدارە ئەلکترۆنی بەڵێن ئەو مۆبایل و کۆمپیوتەر و هەم دەتوانین کە ئەوانە یان پەیوەندی بکەین بە کۆمپانیایکی دەرەچی کە بیفرۆشینەوە ئەگەر بە خۆشمان نەماتوانیدا بمەزرێن بەراوردی کوردستان و وڵاتانی دەرەوە بکەین لەو مەوزوعە باشە یان هێشتان زۆر لە پاشی هێشتان زۆر مامایە چکە ئەمە لەلاتی ئێستا ڕسایکلینی ئەلکترۆنمان هەر نییە هەر ئاشناش نەبوونە زۆربەی ژینگە دۆستەکانیش بەداخەوە بەخۆت لە دەری ژیای ئەو شتانە مەسەڵەن نەخێر لە دەرێ نەژیامە بەڵام سێچخینە و اختصاص خۆش چ وڵاتە لەو بوارە باشترینە لە ڕیسایکلین بۆی قازانجی لێ وەربگرین وەڵا ئەلکترۆنیات لە تورکیا هەیە لە هەندێک جێتکەش وابزانم بەس ئەو وڵاتی کە لەمە نێزیکە تورکیا دەتوانین پەیوەندیان پێوە بکەین مەسان ڕەنگە ئێستا یەکێک بڵێ خو مەسەلەن زیانی ئەوانە چییە خراپی ئەوانە چیە با فڕێدەینوتەوە بۆ ئەلکترۆنیەکە لەوانە خراپترە چکە ئەو فڕێ دەدرێ ماواتی زۆر سام ناچی تێدا هەموو سەرەتانی بەڵێ هەنجار ئەو مۆبایل و شتان دەدەینە دەست منداڵانیش کە دەبتە هۆی شکاندنیان کەەوە زۆر کارەساتی گەورەی لێ دەکەوتەوە بەڵام هەتا ئێستا درکمان پێ نەکردیە گەلەگەلە خۆشحاڵ بیم سوورین خۆنک و ئەفشەبەت و گەلمەدە پیڤیا پرۆژێت باشتر و هشیاربینە کە زیاتر بووی هەمیە مەسائلێت جینگە پارێزی گەلک خۆشحاڵ بین هەر بژی